بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. ئەو دڕکێتان بینیوە پندێک هەیە دەڵێ ئەوەی تۆی دڕک بچێنێت تا ماوە گوڵ نابینێت. واتای ئەو پەندە ئەوەیە ئەو کەسانەی کە تۆی خراپە و خراپەکاری دەچێنن، ئەو کەسانەی کە خراپە دەکەن، ئەو کەسانەی کە لە پشتی خراپەوەن، ئەو کەسانەی کە خراپە بڵاو دەکەنەوە بەڕاستی پاداشتی چاکە وەرناگرن و چاکە نایێتەوە ڕێگایان و خەڵکیش چاکەی بۆ ئەو کەسانە ناوێت. ئەو کەسەی خراپە دەکات با بەتەمای پاداشتی چاکە نەبێت، دەبێت ئینسان پەرێزی پاک بێت، چاکەکار بێت، ئەو جا بەتەمای پاداشتی چاکە بێت، کەواتە چاکەکار بە گوڵ بچێنە بۆ ئەوەی چاکە بێتەوە ڕێگات و پاداشتیش لای خوای گەورە وەرگری. بەڵام دڵنیا بە دڕک بچێنی تا ماوی گوڵ نابینی، وریا بە ئەی ئینسان ئەی موسڵمان خراپە بڵاو مەکە و خراپەکاری مەکە و مەبە هۆکاری خراپە و لە پشتی خراپەوە مەبە، ئەو ڕۆ دنیایە و بەیانی قیامەتە.